پاش ئەم هێرشانە چۆن بیر لە ئێران و ئیسرائیل بکەینەوە. بەردەوامی وەستاندن یان گۆڕینی سیستەم. بە پێنووسی ڕابەر عەبدولڕەزاق. پێشەکی زۆرینەی توێژەر و سیاسەتزانانی ئێران پێیان وابوو ئەو هەڕەشانەی هەفتەی پێشوو کرایە سەریان هێرشێکی میدیایی بوون و تەنها بۆ فشار خستنە سەریان بوو لە پێش گەڕی شەشەمی دانوستانەکان. بۆ چونیان وابوو ئەگەر لە ئێران بدرێت هاوشێوەی لێدان لە عێراق ئەوە لە ئەنجومەنی یاسایش و کۆنگرێسی ئەمریکی ئەمە تاوتوێ دەکرێت. تاوکاتەش ئێران دەرفەتی خۆ ئامادەکردنی دەبێت بۆ جەنگ. ئەمانەش کاتێک ڕوودەدەن کە یەکشەممە دانوستانەکان بە نەرێنی کۆتایی بێت. بەڵام هەڵی ئێران ئەوە بوو چاوی لەسەر ئەمریکا بوو نەک ئیسرائیل، بەتەما نەبوو نەتەنیاهۆ بە سەربەخۆ ئەو کارە ئەنجام بدات. لانیکام بەتەما بوون پاش گەڕی شەشەم ئەو ئەگەرە ڕوودەدات. بۆچی ئەمریکا و ئیسرائیل ڕێگە نادان ئێران چەکی ئەتۆمی هەبێت لە کاتێکدا چەندین وڵات چەکیان هەیە و ئەمریکا و ئیسرائیل کێشەیەکی وایان نییە؟ تەنانەت هێنجەی ئێران نەیاری ئەمریکا و ئیسرائیلن، لەوانە پاکستان و کۆریا. لە ڕاستیدا کێشەی ئێران لەو گوتارە سیاسیەیدا بوو کە لە ساڵی 1979 هەتا ئێستا بۆ ماوەی 46 ساڵ دەچێت دەیڵێت و دەیڵێتەوە. ئەو گوتارەش بریتی بوو لە مارگ بەر ئیسرائیل و مارگ بەر ئەمریکا. بە ڕۆژی ڕووناک و بە دەنگی بەرز هاوار دەکەن و دەڵێن ببینە خاوەنی چەکی ئەتۆمی ئیسرائیل وێران دەکەین و لەسەر نەخشەی جیهان دەیسڕینەوە. ئەمە گوتاری کەسێک نییە، بەڵکو گوتاری دەوڵەت و پیشاندانی خواست و ویستی بەکارهێنانی چەکی ئەتۆمە بۆ چ مەبەستێک. وا نازانم هیچ وڵاتێک هەبێت ئەم گوتارەی بەرامبەر بەرز کرێتەوە و بێدەنگ بێت. کورد کە خاوەنی دەوڵەت نییە، بەڵام بۆ ڕۆژێک هەڕەشەی ئەوهای قبول نەکرد کە نەیارەکانی بەرامبەری دەیان کرد. ئێستا دەوڵەتێک چۆن ئەوە قبول دەکات؟ هەر بۆیە نەتانیاهۆ ئەمەی بە مەترسی جددی وەرگرت بوو. لەلایەکی ترەوە ئێران لەو پەڕی لاوازیدا بوو، نەیدەویست ئەم دەرفەتە لەدەست بدات. دوجار هێرشی سەر ئێران ڕوویتە. ئیتر ئەو پرسیارە دێتە پێشەوە کە ئایا ئەم جەنگە بەرەو کوێ مل دەنێت؟ لێرەدا سێ شیکاری بۆ دۆخەکە دەخەینە ڕوو. بەشی یەکەم بەردەوامی جەنگ. ترامپ هێندەی ئێران دوو دڵ و نیگەرانە. تا ئێستا چەندین لێدوانی دژبەیەک و پێچەوانەی داوە. سەرەتا دەڵێت من نەتانیاهۆم ڕاگرتووە کە هێرش نەکاتە سەر ئێران. پاشان دەڵێت ئیسرائیل ئەمەی بەبێ ئاگاداری ئێمە کردووە. دواتر بۆ ئەوەی شکۆی خۆی بگێڕێتەوە دەڵێت ئیسرائیل ئێمەی ئاگادار کردبووە لە هێرشەکان. دواتر دەڵێت ئێمە بەشدار نین و پاشان دەڵێت ئەوە چەکەکانی ئێمەیە و ئێمەین ئاسمانی ئیسرائیل دەپارێزین. ئەم لێدوانە دژبەیەکانە دوو ڕاستی دەردەخەن. یەکەم، تێکدانی دانوستانەکان. نەتانیاهۆ ترامپ نێوانیان باش نییە، بۆیە نەتانیاهۆ لە دووە ساتەکانی پێش گەڕی شەشەمی دانوستانەکاندا زانیاری هەواڵگری هەبووە کە ئەم جارە ئێران و ئەمریکا ڕێک دەکەون. ئەماش دژی خواست و بەرژەوەندی نەتانیاهۆیە، بۆیە دانوستانەکانی تێکدا و نەیهێشت بگەنە خاڵی ڕێکەوتن. دوام، فەرمانکردن بەسەر ترامپدا. نەتانیاهۆ کاتێک نەیتوانی بە ئاشتی ترامپ ڕازی بکات هێرش بکرێتە سەر ئێران، ئەوە لە ڕێگای جەنگی ڕاستەوخۆوە دەیەوێت ئەمریکا ڕاپێچی مەیدانی جەنگ بکات. بۆیە دەکرێت نەتانیاهۆ بەبێ ئاگاداری هیچ لایەنێک ئەم جەنگەی دەست پێکرد بێت. ئەم حساب نەکردنەی نەتانیاهۆ بۆ ئەمریکا ترامپی بێتاقەت کردووە و تووشی ئەو لێدوانە دژبەیەکانەی کردووە. میدیای ئەمریکی ڕخنەی سەرەکیان لە ترامپ ئەوەیە جۆ بایدن بەو بێهێزیەی خۆی توانی بووی جوڵەکانی نەتانیاهۆ سنووردار بکات، بەڵام تۆ ئەوەش ناتوانیت و خراپتریت. ئەوەتا نەتانیاهۆ فەرمان بە تۆ دەکات. ئەمە بە تەواوی ترامپی نیگەران کردووە. هەر بۆیە ترامپ لە لێدوانێکدا دەڵێت لای ئێمە ئەمریکا لە پێشترە. دوورەپەرێزی ئەمریکا سنووردارە، بۆیە نەتانیاهۆ دەزانێت ئەم جەنگە بەبێ ئەمریکا ناکرێت و براوە نابێت. ئەمریکاش لەبەر ئەو دوو هۆکارەی باسمان کرد بە هەر جۆرێک بێت دەیەوێت ئەم جەنگە نەکات و ڕای بگرێت. بۆ ئەوەی ئەمریکا بەشداری ئەم جەنگە بکات، نەتانیاهۆ دەیەوێت ئەمریکا بخاتە دۆخی ناچاریەوە. ئەگەر هەواڵگری ئیسرائیل هێندا ورد بێت ژووری نووستنی سەرجەم فەرماندەکانی ئێران بکاتە ئامانج، بە دڵنیاییەوە ئامار و داتای چەک و موشەکی ئێرانی بە تەواوی لایە. واتە دەزانێت ئێران دەتوانێت تا چەندە ئیسرائیل وێران بکات و تا چ کاتێک بەردەوام بێت. بۆیە ئیسرائیل خۆی ئامادە کردووە بۆ هەموو جۆرە هێرشێکی لەم جۆرە. ئەوەی لێرەدا دەردەکەوێت ئەوەیە. ئێستا ئیسرائیل پێویستی بە نمایشێکی خۆلاوازکردن و
خۆ بە مەزلوم پیشاندان هەیە بەرامبەر بە جیهان، چونکە لە دوای 7 ئۆکتۆبرەوە سیمای ئیسرائیل و نەتانیاهۆ سیمایەکی قێزەون و ناشرینە، بە تایبەت لای وڵاتانی ئەوروپی. لە کاتی پیشاندانی ئیسرائیل کە چۆن وێران دەکرێت و لی دەدرێت و هاوڵاتیانی مەدەنی دەبنە قوربانی، دەبێت ئەمریکا دەستوەردان بکات. ئەمەش ئەو دۆخە ناچاریەیە کە نەتانیاهۆ پلانی بۆ داناوە. دوورەپەرێزی ئەمریکا پەیوەندی بەو بەرژەوەندی و بنکانەوە هەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیەتی، بۆیە دەیەوێت وڵاتانی ئەوروپی بەشداری ئەم جەنگە بکەن، چونکە ئەوان کەمترین بنکەیان هەیە. واتە دەکرێت تاکتیکێک بێت بۆ ئەوەی بنکەکانی ئەمریکا سەلامەت بن. ترامپ لە پێش ئەم جەنگە ڕاگەیاند کە ئیسرائیل دەیەوێت هێرش بکات، بەڵام ئێمە ڕازینین و ڕامان گرتووە. ئەمە هەم ئاماژە بوو هەم پاکانە. واتە ئەگەر هێرش کرا ئێمە بەشدار نین. دوێنێش بە هەمان شێوە ڕاگەیاند کە ئێمە ڤیتۆی کوشتنی ڕێبەری باڵی شۆڕشی ئیسلامی ئێرانمان کردووە. وەک مەیسە مورادی دەڵێت ئەمە لە تاکتیکێک دەچێت بۆ ئەوەی ئەگەر ئیسرائیل خامنەی کوشت، ئێران هێرش نەکاتە سەر پێگەکانی ئەمریکا. هەرچەندە ئێران بە فەرمی ئەمریکا تۆمەتبار دەکات بە بەشداریکردنی لەم جەنگەدا. هەروەها واڵ ستریت جۆرناڵ دەڵێت ئەمریکا لە ئاسمان و زەوی و دەریاوە ئاسمانی ئیسرائیل دەپارێزێت. ئەمەش ئاسمانی ئێرانی بەرەو ئیسرائیل سنووردار کردووە و بۆتە بربەستێکی گەورە بووی. بەڵام نەتانیاهۆ لە ئیسرائیلەوە هەتا تاران ئاسمان بەڕوویدا کراوەیە. ترامپ ئاگاداری بە ئێران داوە ئەگەر هێرش بکرێتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا، ئەو ئەمریکا ڕاستەوخۆ بەشداری جەنگ دەکات. ئێستا ئێران لە دووڕیانێکی قوڵدایە، یان دەبێت جەنگ بکات یان دەبێت بڕوخێت و ڕێگای گەڕانەوەی زەحمەتە. ئەگەر ئەمریکا بەشداری جەنگ بکات، ئێران ڕاستەوخۆ لە سەرجەمی ڕێککەوتن نامەکانی بەرجام و ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم و NPT کە تایبەتن بە وزە و بەکارهێنانی شەکی ئەتۆمی دەکشێتەوە. ئەمەش دەرفەتی بەکارهێنان و دروستکردنی چەک دەدات بە ئێران، چونکە لەم جەنگەدا ئێران بەتەنها دەمێنێتەوە. ئەگەرچی ئێران دوو هاوپەیمانی گەورەی هەیە کە رووسیا و چینە، بەڵام هیچ کام لەو وڵاتانە ناتوانن دەستێوەردانی جەنگی بکەن. لە باشترین حاڵەتدا تەنها دەتوانن چەک بە ئێران بفرۆشن، چونکە بەشداریکردنی ئەوان واتە جەنگی جیهانی سێیەم. ئەمەش کەمێک ئەستەمە. لە لایەکی تریشەوە چین لەگەڵ تایوان لە کێشەدایە و رووسیاش لەگەڵ ئۆکرانیا لە جەنگدایە. ئەمانە دەرفەتی هاوکاریکردنی ئێران کەم دەکەنەوە. ئەمە ئەو ترسەیە کە ئەمریکا نایەوێت ڕاستەوخۆ بەشداری جەنگ بکات. ئەوەی نەتانیاهۆ دەستی پێکردووە دەبێت تەواوی بکات. تۆماس فریدمان دەڵێت ئەم جەنگە لەو جەنگانەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێت. لە لایەکی تریشەوە پاش هەر گرژیەک ئێران گەڕابێتەوە بە بەهێزیەوە گەڕاوەتەوە. لە دوایین جار پاش ئەوەی ترامپ بە ئەفشاری نەتانیاهۆ لە 2018 تاکلایەنانە لە ڕێککەوتننامەی ئەتۆمی ئێران کشایەوە، ئێران ڕێژەی پیتاندنی لە 103 بۆ 160 بەرز کردەوە. نەتانیاهۆ پێی وایە ئەم جارەش دەرفەت بدرێتە ئێران، ئەوە بە بەهێزیەوە بە چەکی ئەتۆمیەوە دەگەڕێتەوە. کەواتە دەبێت نەتانیاهۆ بەردەوام بێت هەتا ڕژێمی ئێران دەڕوخێنێت. پێدوودڵی بۆ ئەم مەبەستە پێویستی بە ئەمریکا دەبێت، چونکە هەندێک لە بنکە ئەتۆمیەکانی ئێران وەک بنکەی فۆردۆ زیاتر لە 500 مەتر لە ژێر شاخدایە. ئیسرائیل موشکی لەو جۆرە نییە کە ئەم بنکانە وێران بکات، تەنها ئەمریکا دەتوانێت ئەوە بکات. هەموو ئەمانە وا دەکەن لانیکەم چەند مانگی داهاتوو جەنگ بەردەوام بێت. هەرچەندە نەتانیاهۆ بە تەنها کێشەی لەگەڵ ترامپدانیە، بگرە کێشەی لەگەڵ کابینەکەی خۆشیدا هەیە. وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەاند ئەوان ئامانجیان بنکە ئەتۆمیەکانە و نایانەوێت ئێران چەکی ئەتۆمی هەبێت، بۆیە ئامانجیان گۆڕینی ڕژێم نییە. بەڵام نەتانیاهۆ لە دوو شوێنی جیاواز ڕایگەیاند کە ئەوان ئامانجیان گۆڕینی ڕژێمە، وا دەردەکەوێت تەنانەت وەزیری بەرگریش ئاگاداری پلانەکانی نەتانیاهۆ نەبێت. بەشی دووەم، گۆڕینی ڕژێم. یەکەم، خۆپیشاندان. یەکێک لەو ئامانجانەی ئیسرائیل هەیەتی لە پاش لێدان لە سەرکردە سەربازیەکان دروستکردنی کۆدەنگێکی دژ بە ڕژێمە. لە سەرەتای هێرشەکانەوە نەتانیاهۆ ئاماژەی بە شۆڕشی ژینا و ئازادی ئێرانیەکان دەکرد. پێیان وابوو لە ناوخۆی ئێران خۆپیشاندان ڕوودەدات و ڕژێم دەڕوخێت و لە ماوەیەکی کەمدا ئەم جەنگە کۆتایی دێت. بەڵام لەوانەیە ئەمە حساباتی هەڵی ئیسرائیل بوو بێت، چونکە زیاتر لە 46 ساڵە ئەو خەڵکە سەرکوت دەکرێن. هەروەها ئێرانیەکان لە بیریان نەکردووە کە لە کاتی خۆپیشاندانەکانی ژینە هیچ وڵاتێک ئامادەی هاوکاری خۆپیشاندەران نەبوو. ئێستا هەمان ترس لە دڵی هاوڵاتیاندایە. بۆیە لێدوانەکانی ئیسرائیلیش گۆڕاوە بۆ هەڕەشە لە هاوڵاتیان. ئەمڕۆ وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەاند
کە بەم زوانە ئێرانیەکان باجی ئەمە دەدەن و دەبنا قوربانی هێرشەکان. دووەم، ڕاپەڕین. ئەگەر لە ڕێگەی ڕاپەڕینەوە ڕژێمی ئێران بڕوخێت، ئەوە ئێران دەبێتە چوار پارچەی سەرەکی: کوردەکان و عەرەبەکان و تورکەکان و فارسەکان. ئەمانە چوار ناوچەی نفوسی گەورە و ڕووبەری جوگرافیایەکی فراوانیان هەیە. سەرەڕای هاوکاری دەرەکی بۆ دروستکردنی هەژمونی و پشتگیری و لایەنداری بۆ ئەم چوار پێکاتە سەرەکیە، ئێران هاوشێوەی عێراق تووشی شەڕی تائیفی دەبێت کە لەوانەیە چەندین ساڵ بخایەنێت. سێیەم، کودەتا. یەکێکی تر لە ئەگەرەکان کودەتای سەربازی و سیاسیە. ئەم ئەگەرە وابەستەیە لەگەڵ مان و نەمانی ڕێبەری باڵای ئێران. بۆیە لە ئێستادا ئەو پرسە باسێکی گەرمی میدیاکانە. لە کودەتادا ئەگەری ئەوە هەیە ئێران و دامەزراوەکانی و سەرجەم پێکاتەکان بە سەلامەتی بمێننەوە. ئەمەش هۆکارە بۆ ئەوەی کە ئیسرائیل کەسایەتی و دامەزراوەی سیاسی نەکردوتە ئامانج، چونکە لەم کاتەدا دەکرێت حکوومەتێکی نوێ دروست بکرێت و سەرجەم پێکاتەکان بە یەکسانی بەشدار بن تێیدا و ڕژێمێکی نوێ دروست بکەن. بەشی سێیەم، ڕاوەستانی جەنگ. ئەگەرچی دۆناڵد ترامپ چەندین جار ڕایگەیاندووە کە ئێمە بەشداری ئەم جەنگەمان نەکردووە و نیازمان نییە بەشداری بکەین، بەڵکو دەرگای گفتوگۆمان دانەخستووە و دەرفەتەکان ماون بۆ ڕێککەوتن، هەروەها ڕایگەیاند کە چۆن پاکستان و هیندستانیان ڕاگرت ئەوە ئێران و ئیسرائیلیش ڕادەگرن، بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە ئەمریکا لەو گرژیانەدا بەشدار نەبووە، بەڵام لە گرژیەکانی ئێراندا بەشدارە. ترامپ چەندین جارم قسانەی کردووە و نەیتوانیوە بیباتە سەر، نەجەنگی رووسیا و ئوکرانیا، نەجەنگی غەزە و ئیسرائیلی پێڕانەگیرە، کەواتە چۆن دەتوانێت ئێران و ئیسرائیل ڕابگرێت؟ تەنها لە دوو گریمانەدا جەنگ ڕادەوەستێت. یەکەم، ئێران بە فەرمی داوای دانوستان بکات و بەرنامە ئەتۆمیەکەی هەڵبوەشێنێتەوە. لە ئێستادا ئێران دەڵێت ئەوە ناکەین، چونکە ئێران کاتێک ئەوەی دەکرد کە تووشی جەنگ نەبێت، ئێستا کە تووش بووە بۆ ئەوە بکات. دوام، ئەگەر ئەمریکا بەشداری ئەم جەنگە نەکات، ئەوە ئیسرائیل ناتوانێت بەردەوام بێت، چونکە مەودای دووری نێوانە و دوو دەوڵەتە زۆرە و هەمووشەکانەی بەکاردەهێنرن بۆ مەودای دوور ژمارەیان سنووردارە. هەروەها توانای سەربازی ئیسرائیل و ئێران لە ماوەی جەنگی غەزەدا بە تەواوەتی سنووردار بووە.